ماف و قوربانیدانی گەلی کوردستان دەکرێت زۆر بە ئاسانی پژووە بخرە و مامەڵەی نابەجێی لەگەڵدا بکرێت و با بڕیار و میزاجی خەڵکی تر ببەسرێتەوە. ئەمە پاراگرافێکە لە دوایین پەیامی نووسراوی مەسعود بارزانیە کە یەکەم جارە بەو ڕاشکاویەت دان بەوەدا دەنێت هاوپەیمانی و دۆستایەتی لەگەڵ وڵاتانی جلێزی دنیا بانگەشەیەکە و ئەگەر یەکلایەنەش نەبێت ئەوە کاتیە. مەسعود بارزانی لە پەیامێکدا کە ئاماژەی بە کۆنفرانسی نێودەوڵەتی هاریکاری عێراق لە واشنتن کردووە و دەڵێت لە کۆنفرانسی وڵاتانی هاوپەیمانی دژی داعش لە واشنتن وەسیلی دەرەوەی عێراق ڕێگری کرد لەوەی شاندی هەرێمی کوردستان بەشداری کۆنفرانسەکە بێت کە لایەنی سەرەکی شەڕی دژی داعشە. بەداخەوە لایەنی میوانداری کۆنفرانسەکەش خواستی وەزیری جێبەجێ کرد. بارزانی لە پەیامە نوێیەکەیدا کە لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە دەژڵێت ئێستا لە بەردەم دوو ڕێگەداین، یان ئەو واقعە قبوڵ بکەین کە خەڵکی تر هەر کات ویستیان کێشەمان بۆ دروست بکات و بڕیار لە چارەنووسمان بدات و بە پاشکۆیی بمێنینەوە، یان بەیەکەوە بڕیارێکی هاوبەش بدەین و بەرەو سەروەری و سربەخۆیی هەنگاو بنین. یەکەم جار نییە بارزانی لە پەیامەکانیدا پرسی سربەخۆیی دەوروژێنێت، گەرچی لەسەر ئاستی ڕای لایەنە سیاسیەکان و شەقامی کوردی لە یەکدانەوەی جیاواز بۆ پەیامەکانی بارزانی و پرسی سربەخۆیی دەکرێت. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە لە کاتێکدا پەیوەندی نێوان لایەنەکان لە ئاستێکی خراپ و چەقبەسوودای و پەرلەمان و دامەزراوە شاڵیەکان پەخراون، قەیرانی ئابووری تا ئاستی داڕوخان و هەڵوەشانەوە هەڕەشەی لەسەر ئاسایشی کۆمەڵاتی دروست کردووە، وروژاندنی پرسی دەوڵەت و سربەخۆی جۆرێکە لە مزایەدەی سیاسی و خۆتزیینەوەیە لەو واقعە نەخوازراوی خواستی جێنێشتنی دەسەڵات بەسەر خەڵکدا سەپاندوویەتی. لە بەرامبەردا بەشێکی دیکە لە چاودێران ڕای دەگەێنن سربەخۆی و دامەزراندنی دەوڵەت مافێکی ڕەوا و خەونی لە مێژوونەی هەموو تاکێکی کورد بووە و لەو پێناوەشدا هەزاران قوربانی داوە. بەڵام دامەزراندنی دەوڵەت زەمینە سازی و سازکردنی ژینگەیەکی لەباری نێوخۆی و دەرەکی دەوێت و بە بەیاننامە و پەیام و وتاری فەیسبوک بەدی نایەت. هاوکار لەگەڵ دووبارە وروژانەوەی پرسی سربەخۆی و بە دەوڵەت بوون لەلایەن مەسعود بارزانیوە، فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق و دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی لە دیدارێکیدا لەگەڵ ڕۆژنامەی کوردستانی نوێی زمان حاڵی یەکێتی کە بە دوو بەش لە ڕۆژانی 24 و 25 حوتی 2016 بڵاوکراوەتەوە نمونەی دروستکردنی دەوڵەتی کوردستان لەم قۆناغەی ئێستا بە خۆشەویستی کچێک دێنێتەوە دەڵێت کابرایەک حەز لە کچێک دەکات و خۆشی دەوێت و دەڵێت دەیخوازم، بەڵام کاتێک دێتە پێشەوە بۆ خوازبێنی کچەکە دەبینێت یەک دنیا کێشە و گرفتی بۆ دروست بووە، ناتوانێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە، بۆیە هەر دەبێت بەو ئاخ و داخەوە بمێنێتەوە. فواد مەعسووم لەبارەی پرسی سربەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردیەوە پرسیاری ئەوە دەوروژێنێت کە ئێمەی کورد باسی دەوڵەت دەکەین لەسەر چ بنەمایەکە؟ لەسەر بنەمای عێراق و تەواو؟ بەشەکانی دیکە حەقمان بەسەریانەوە نامێنێت یاخود هەر لەسەر بنەمای ئەو چوار پارێزگای هەرێم دەبێت؟ دەشپرسێت ئەی ئەو ناوچانەی کە دابڕاون کە چەندین ساڵە داوایان دەکەینەوە بۆتە بەشێک لە مێژووی کورد، ئایا دەستبەرداریان دەبین یان بەنیازین بەشەڕ ئەو دەوڵەتە دابمەزرێنین؟ سەرۆکۆماری عێراق دەژڵێت هەموو کورد خەون بەوە دەبینێت کە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتی خۆی هەبێت، بەڵام دەبێت کار بۆ ئەوە بکات کە چۆن دروستی دەکات.